حەوت ساڵ بەسەر تیرۆرکردنی ڕۆژنامەنووس سەردەژ عوسماندا تێپەڕ بوو. تا ئێستاش کەسوکارەکەی چاوەڕێی بە سزاگەیاندنی بکوژەکانی دەکەن. بەرەبەیانی ڕۆژی 4 ئایاری ساڵی 2010 سەردەژ عوسمان لە دوایین ڕۆژەکانی خوێندنیدا لە قۆناغی 4ەمی زانکۆ بەرەو کۆلیژی ئادابی زانکۆی سەلاحەدین بەڕێکەوت کە لەوێدا دەیخوێن، بەڵام لەلایەن هێزێکی نەناسراوە فرێنرا و دواتر تەرمەکەی لە نزیک موسڵ دۆزرایەوە. یەکەمین زەنگی کوشتنم لێیدا ناونیشانی ئەو وتارێکە سەردەژ عوسمان بەر لە کوشتنی بڵاوی کردەوە و تێیدا دەڵێت لە چەند ڕۆژی ڕابردوودا بۆ یەکەمین جار پێیان وتم کە تەمەنم هێندەی نەماوە و یان بە وتەی خۆیان مۆڵەتی یاناسەدانم لەم شارەدا نەماوە، بەڵام نەباکم بە مردنە و نە ئازاردان لە چاوەڕوانی کۆتاییاتنی مۆڵەتەکەمم تا دیداری بکوژەکانی خۆم بکەم. دوعاش دەکەم مردنێکی تراژیدیم پێ ببەخشن کە شایستەی ژیانە تراژیدیەکەم بێت. سەردەژ عوسمان ناسراو بوو بە بابەتە ڕەخنەگرەکانی بەرامبەر دەسەڵات و حکوومەت و چەندین وتار و بابەتی لەو بارەوە بڵاو کردوێتەوە. سەردەژ عوسمان حەسەن لە 25 دوانزەی ساڵی 1970دا لە گەڕەکی کرێکارانی شاری هەولێر لەدایک بووە و لە ساڵی 2004 چووەتە ناو دنیای نووسین و کارکردن لە دەستگاکانی ڕاگەیاندندا و خۆناغەکانی خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەی بە سەرکەوتووی بڕیوە و لە کۆلیژی ئادا بەشی زمانی ئینگلیزی لە زانکۆی سەلاحەدین وەرگیرا، بەڵام بەهۆی تیرۆرکردنیەوە نەیتوانی خوێندنەکەی تەواو بکات. لە ماوەی 7 ساڵی ڕابردوودا کەسوکاری سەردەژ عوسمان بەردەوام جەختیان لەوە کردوێتەوە کە لە کەیسی تیرۆرکردنی کوڕەکان خۆش نابن و تا ئەو کاتەی بکوژانی سەردەژ لە دادگایەکی سربەخۆ بێلان بە سزای خۆیان دەگەن کەیسەکە با کراوەیی دەهێڵدرێتەوە. هەرچەندە لە دوای تیرۆرکردنی سەردەشتەوە لیژنەیەکی لێکۆڵینەوە پێگەێنرا و کەسێک بە تۆمەتی کوشتنی ئەو ڕۆژنامەنووسا دەستگیر کرا، بەڵام کەسوکاری سەردەژ بە سیناریۆ ناویان بردو ئاماژەیان بەوە کرد ئەوەی لیژنەکە کردوێتی بۆ شاردنەوەی ڕاستیەکان بووە، چونکە ڕاستەوخۆ دەسەڵات خۆی لە پشت تیرۆرکردنی سەردەشتەوە بووە. لە دوای تیرۆرکردنی سەردەژ عوسمانەوە دەیانگربوونەوە و ناڕەزایەتی لە هەرێم و وڵاتانی دەرەوەدا ئەنجام درا و داوای دادگاییکردنی بکوژانی سەردەژ دەکرا، بەڵام تا ئێستا بکوژەکانی دادگایی نەکراون. ساڵانە و لە ڕۆژی 5 ئایاردا لەگەڵ ناوێنانی سەردەشدا کەیسی تیرۆرکردنی چەندین ڕۆژنامەنووسی دیکەش دێتەوە پێشەوە. جگە لێگەڕانەوەی چیرۆکی تیرۆرکردنەکەیان باز لەوە دەکرێت کە ئەنجامدەرانیان ئاشکرا نەکراون و باڵواسراوی ماونەتەوە. بەشێک لەو کەیسانە بریتین لە تیرۆرکردنی عەبدولستار تایر شەریف لە ساڵی 2008دا، تیرۆرکردنی سۆرانی مامەحەمەد لە ساڵی 2008دا، تیرۆرکردنی کاوە گەرمیانی لە ساڵی 2013دا، تیرۆرکردنی ڕۆژنامەنووس وەداد حسێن لە ساڵی 2016دا. جگە لە تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان لە ماوەی ڕابردوودا چەندین کەیسی دیکەش ماون کە ئەنجامدەرانی دەستگیر نەکراون و سزا نەدراون، وەک سوتاندنی کەناڵی NRT لە ساڵی 2011دا، فڕێدانی بۆمب بۆ سەر کەناڵی NRT لە ساڵی 2013دا، تاقەکردن لە شاسوار عەبدولواحید و بریندارکردنی لە ساڵی 2013دا. بەشێک لە ڕەخنەگرانی دۆخی هەرێم دەڵێن لە 25 ساڵی ڕابردوودا کەیسی تیرۆرکردنی هیچ ڕۆژنامەنووسێک ئاشکرا نەکراوە. باز لەوەش دەکرێت لە کاتێکدا هەرێمی کوردستان خاوەنی دەستگای ئەمنی زۆر بەهێزە و زۆرێک لە تاوانە کۆمەڵایەتەکان لە دوای چەند کاتژمێر و چەند ڕۆژێک ئاشکرا دەکرێن، بەڵام هێشتا بەشێک لە کەیسەکانی تاوان لە هەرێمی کوردستاندا پاش چەندین مانگ و چەندین ساڵ و تەنانەت زۆرجار بۆ هەمیشە ئەنجامدەرانیان ئاشکرا ناکرێن یاخود کەیسەکان بالاڕێدا دەبرێن و ئەنجامدەرانی سەرەکی ئاشکرا ناکرێن. بەرهەم ساڵح NRT